هاوشێوەی کەسوکاری ئەنفالکراوان منیش ئەمڕۆ خۆم ڕەشپۆش کردووە و دەمەوێت سەرنج و بیرەوەریتان بۆ ڕووداوێکی تاڵی نزیکەی 40 دەیە لەمە پێش ڕابکێشم. ئەمەش لەسەر زاری من نا، بەڵکو دەچمە یەکێک لە گەڕەکە نوێیەکانی شاری سلێمانی و خاتوو نەبیها هەڵدەگرم و بەرەو گوندەکەیان لە دەڤەری گەرمیان بەڕێ دەکەوین. دواسانێکە ئەگەر دەست خۆش بەسەر بە درێژایی ڕێگاکە خاتوو نەبیها چیرۆکی ژیانی خۆی و ئەو مەرگە ساتی بۆ گێڕامەوە کە سەرڕای ئەوەی دووگیان بووە 4 منداڵی خۆی لەگەڵ بووە و لە گرت و خانەدا تەواوی ڕۆژەکانی مانگی پیرۆزی ڕەمەزان بە ڕۆژوو بووە. دوای نزیکەی 2 کاتژمێر گەیشتمە ناحی تەکیەی جەباری و بەرزبوونەوەی پلەکانی گەرما ناچاری کردم فێنکەرەوەی ئۆتۆمبیلەکەم هەڵبکەم. لەم کاتەدا ئەوەم هاتەوە یاد ئاخۆ لە کاتی ئەو گەرمادا حاڵی ئەنفالکراوان لە ڕێگای ڕاوگواستنیان بۆ ناوەڕاست و خواروی عێراق و بیابانەکان چۆن بوو بێت. لە قوڵایی ئەم بیرکردنەوەدا و تێپەڕینمان بۆ ماوەی 15 خولەک لە سنتەری ناحیەکە گەیشتینە ڕێگایەکی خۆڵی و بە درێژایی ڕێگاکە کوێربوونەوەی گوندەکانمان داهاتە پێششاو و تێمان دەپەڕان تا گەیشتینە گوندی سۆران و ئەمیش حاڵی لە گوندەکانی دیکە باشتر نەبوو چونکە تەنیا 2 ماڵی لێماوە و هۆکارەکەشی نەبوونی خزمەت گوزاریە سەرەتایەکان بوو لە گوندەکەدا. دوای ئەوەی وەکو بینیتان نەبیها خانمان لە شاری سلێمانیەوە بە سوپاسەوە هێنایەوە بۆ قەزای چەمچەماڵ و دواتر ناحی تەکیەی جەباری و لە پاشانیش گوندی سۆران، ئەو گوندەی کە لە ماوەی ڕابردوودا و لە ساڵی 1970 لەگەڵ دانیشتوانی گوندەکە و گوندەکانی چواردەوەدا ئەنفالکران و ڕاگواستان. دەمەوێت گفتوگوی زیاد لەگەڵ نەبیها خان بکەم کە ئەوان هەر لە سەرەتای پرۆسەکەەوە با بڵێن تووشی ئەو ڕوودا و ئەو حاڵەکاتە بوون و دواتر گواستراونەتەوە بۆ چەمچەماڵ و لە پاشان بۆ کەرکووک و دوایی بۆ تۆپزاوە و دوایی بۆ دووبزوو. لەماوەی ئەو 6 مانگەدا کە لە ڕێگاکەدا هاتین زۆر باسی ئەو مەعاناتی کردکە 4 ڕۆژ و 4 شەو بە ئەتوانین ئایدەیەکەوە سەمونێ دوانیان دەستکەوتووە دواتر گواستراونەتەوە بۆ دووبز. 2 مانگی ئەوڵ ئەویش دۆخەکە زۆر خراپ بووە، خواردنەکان بۆنی نەوت و هەندێ بۆنی نەگوونجاوی لێهاتۆ کە بەشێکی زۆری خەڵک بۆی نەخوراوە بۆ هۆیەوە مناڵ لە برسا مردووە، گەورە لە برسا مردووە و دواتریش باس لە ڕزگار بوون و ئازادبوونی دەکا. پێم خۆشە لە زمانی خۆیەوە گوێبیستی چیرۆکەکە بیت. نەبێ خان دووبارە زۆر سوپاس بۆم دەرفەتە. چیت بیرکەوتەوە کە هاتیتەوە بە گوندەکە؟ پێشەکە پێش هەمووی دەستخۆشیت لە بەرنامەکەتانەکەم. وەڵاهی ئێمە کات خۆی هات هین هاتە ناومان، حکومەت هاتە ناومان، هەمومانی کۆ کردەوە، زەلامەکانمان بریا مستەشار بردی تەسلیمی کرد بۆ فەرموودەی حکومەت. ئەوانی کە فیرار بوون بەڵێ ئەوانی پیاوەکان و فیرار و فیرار نەبوون و هەمووی گەنجەکانمان گشتیانیان بردیانیان تەسلیم حکومەتیان کرد. حکومەت وتی ئافوعام بۆتاندا و هەمووتان ئافووەکەم و وایش نەبوو گشتیانیان برد و ئێمەش هەر لەگە زەلامەکان سیاری تایبەتیان بۆیان هێنا. ئێمەش حکومەت هات بردمانی و ژن و مناڵ و پیر و پەکەوتە و گشتی بردمانیانە چەمچەماڵی تر باران و ناخۆش و سەرما و هین بوو، بەهاریش بوو، ئەل لە مانگا بوو، سەرما زۆر نەبوو، بەس بارانەکە هینمانی کردبوو، سەغڵەتمانی کردبوو. ئیتر لە چەمچەماڵەوە بردمانێنە لیوای چەمچەماڵ. نەبیها خان بە قۆناخۆنە گەندان خۆش بێ باسی بابەتەکە بکەین. دوای ئەوەی ڕۆژێ پێشە هۆزان پیاوەکانیان بردەوانی بەتایبەتی فیرار بوون نەوچەکان و بردیان ئێوە لە گوندەکەمانەوە. دوای ئەوە باسی ئەو قۆناغم بۆ کە بە پێ چوونەتە ڕێگەی زەردەوە بزانم ڕێگاسەرێکی ڕێی قادرکردمەوەوانە
چاوەڕێی سیارەتان کردووە سەرتان خن نشتان زانی بۆ کوێ سەرتانەکەن بەڵێ وابزانن واتان زانیوە ماڵتان بۆ دروست کراوە بۆ کڕاوە لە چەپچەپاڵە شنە سەر ماڵەکانی خۆتان گوندەکان چۆڵەکەن باسێکی ئەو فترەم بۆ بکە بەڵێ ئێمە ڕۆیشتی نەبان بین مەحمی پەریزە و چەمچەماڵ کورە عەفوەن سۆران بەڵێ ئەلێوێ چاوەڕێمان کردی تر هینیان کرد بۆ حکومەت بەڵێ ئێمە پیاوەکانمان ڕۆیشت پیاوەکانمانیان پێش ئێمە برد بەڵێ دوای ئەوەجا حکومەت تا دەور خۆر ئەوانە بوو بەڵێ. کوڕێکی دەیەکەی خۆمانە باسم کرد کوڕێکی دەیەکەی خۆمان هاتوتی بۆ کوێ ئەڕۆن من ئەتان بەم بەڵێ ئەتان گەێنم نایلم تەسلیم حکومەت من و حکومەت لە ناوتان بەرێ بەڵێ ئیتر ئێمەش کەس هاوکار نەبوو ئەو هەستی کردبوو یان چی دیارە هەستی کردووە خۆی فرسان بوو بەس ئێوە نەتانزانیوە کە ئەبرێن ئەنفالەکرێ ئێمە وا دیعایەکەیان بۆمان کردیان مجەماعتان بۆ ئەکەنەوە لە چەمچەماڵ ئەتان بن ئەتان خەنە ناو خانە خۆتان لە چەمچەماڵ ئێوە بە دڵخۆشیوە ڕۆیشتووە بەڵێ هەنێکی دڵخۆش بۆ هەنێکی سەر وەزعەکەیە کرد هەتی ئەگەیشت بەس نێزانی چۆن چۆنە وەزعەکە والحاصل سیارە هاتووی تر دەور خۆراوە ئیڤاوانە بوو چی بوو بەڵێ ئیڤە بوو بەڵێ ئیڤەی ئەسکەری بوو بەڵێ ئیتر مناڵ و ژن و پیر و پەککەوت و گشتی کورە ڕەزالەتێک بوو بارانش لەبان سەرمان بەڵێ لەو دەشتە چۆڵە بەڵێ وەڵی تر حکومەتات بردمانیان بۆ چەمچەماڵ باش هەمووی کرە ناوی ڤۆ بردمانیانە چەمچەماڵ کاتێکیمانە چەمچەماڵ بردمانیان لە لیوای چەمچەماڵ هەڵمانیان ڕێژە و لەوێ کۆپتەر هاتەبانمان گشتی ڕیس کرد و پیرێژن وەجیا مناڵدار وەجیا بێ مناڵ گەنجەکان شوەجیا زوگردەکەش بەجیا زکردیەکە بەجیا مناڵیش بەجیا بەڵێ تومەز ئەمە مزاهرەیە لە ناو چەمچەماڵ مزاهرەیە کۆمەڵێ جاش هینیان کردو مزاهرەیان کرد بۆ ئەوەی خەڵک نەجادەن تۆفەی جەبار قارەمان و ئەوانە هین بوو بۆ ئەوەی خەڵک نەجادەن بیان کەنە ناو مەجەماعەکە و ئەنفالیان نەکەن ئیتر وەزعەکە بۆ ئێمەش قڵشایەوە هین بوو ئەوە بوو وەڵا لەمە دووە کۆپتەر بان سەرمانی گرد و ئەسکەرێک کەوتە ناومانوە لێدان و چیان پێ بوو بە لێدان چیان بەکارێنە دار قەویان پێ بوو کێڤڵیان پێ بوو ئیتر ئەمانە ئەی وازام لە تۆشیاندا ئەو جای وت وابزانم کوڕێک بووە قسەی کردووە لە تۆبزاوە لە تۆبزاوە باشە ئەی دوای ئەوەی کە لێیانداەوە شەو بوو شەو درەنگانە ئەی کارەبا شتە بوو کارەبا هێشتانە هین بوو کارەبا شت نەبوو ڕۆشنایی هەبوو شت هەبوو نەناڵێ مشتا تاریکدا نهاتە دانەهاتە بۆ بەڵ ئیتر ڕسمانیان گرد و کەوتنە ناومان وە کێڤڵ لێدان و تەعزیبدان بەڵ ئیتر گشتیانە سیارەیان هێنا و کردمانیانە نایەوە بۆ کەرکک زانیتانەتان بەر بۆ کردیان نەمانەزانی نەمانەزانین بەس هەر لێمانیانەدا ئیتر بۆتان ڕوون بووە خانووشت لە گۆڕانیە تەواو تەواو ئەوە تاکیل بوونەوە لەوێ کەوتنە لێدانمان لەوێ اینجا ئێمە کەوتن هین خۆمان زانی مان شتەکە وەزعەکە خراپە لەوێ ڕۆیشتین بۆ برمانیانە کەرکک لە کەرکک گڵۆپیان لێمان کوژانەوە لە بەردەم ئەمن کەرککە وەڵا ئیتر بێت تاریک و هین نییە ئەو خەڵکە گشتی خەرکی زیڕێ بکردایە تاریکستانێ تاریکستان بوو وەڵا لەوێ دەور دەقەنی و سەعات شتی ئاهوا ڕامانیان گرت لەوێشە بردمانیان بۆ تۆبزاوە بردمانیانە تۆبزاوە اینجارە فلیمەکە لە تۆبزاوە بوو ئیتر باس پێشمەرگەیانە کردوت و مخەڕەبیت و نازانم تو چیت و پیاوەکانتان لەکوێ و پیاوەکتان پێشمەرگەیە و ئێمە ئەوان و عارەبی ئێمەش نەمانەزانی گشتی ئەگریا و هێن بوو وەڵا ئیتر پرسیاریانە کردنا ئیفادەی دەمانیان وەرەگر بزانە چیەکەن و چی ناکەن و چۆنە وەزعەکە وەڵا لەوێ کوڕێکی گەنج تازە هەڵەچوو تووکی لێ نەهاتە بوو بەخوا هەنێ پرسیاریان لێ کرد بەخوا من ئاگادار پرسیارەکەیشی نەبووم ئەمنێ حەقۆڵێکی ئەمە نەبوو یەک زلەی داوە بناگوێە شوێن پەنجەکانی وەمەی بنگوێەوە دیار بوو منش هەلە خۆمە دەچم کردە گریان چاوم کەوتە ئەو چی لە ترس گیان خۆم و مناڵەکانم چی لە حیبەت ئەو کوڕە گەنجە ئاوا لێیدا وتم تەواو تیا چوین ئێمە هە لەوێ ئینجارە تەواو ئێمە کزا بووین و هین بووین
ئەمە جەنابیش و جەناب بۆ لەوەکو دایکم وای هەم دووگیانیش بوویت و هەم چوار مناڵیشی لەگەڵا بووە یعنی حاڵەکەی جەناب و زۆر تایبەت بووە هەم لە ڕۆ تەندروستیەکەیەوە هەمیش لە ڕووی ئەوەی کە چوار مناڵ هەڵم نەکرێت لەگەڵا بووە وەڵا هەمویانش بێ کاکەی من 4 ساڵ بوو 4 ساڵ بوو بەڵێ چەکەم 6 ساڵ 5 ساڵ بۆ 6 ساڵ بەڵێ بەڵێ ئیتر ئاوا ئەو چیتان نەخوارد دوو مناڵم پای نەگرت بوو بەڵێ دوو مناڵ هیچمان ناخوارد خواردن هەر نەبوو 4 ڕۆژ و 4 شەوەکەی ئەوڵ چیتان خوارد 4 ڕۆژەکە ئیتر لەوێ هینمانیان کردێکی ئەتان بن هینێ هەبوو ئاوێ گەورە هەبوو وە دەور ئاوەکە گێژمانیانەدا یەکێوت ئەتان خەنە ناو ئاوە یەکێوت ڕەمیتانەکەن یەکێوت نفتانەکە ئەی بۆ خواردنەکە ژەمەکان چیتانە خوارد ئیتر لەوە دواکە کردمانیانە قاعەکەەوە نە ئەو 4 ڕۆژ و 4 شەوەکەی ئەوە بەڵێ 4 ڕۆژە بەڵێ لە تۆبزاوە ڕامانیان گرت ینی شەو ڕۆژێ یەکی سەمونێ یەکی نا ئایلەیە سەمونێکیانە یەک خێزان یەک سەمون بە شەو ڕۆژێ ئارە بەخوا من 6 نەفەر بووین 5 نەفەر بووین خۆم 4 مناڵ و کچێکمیش لە گەڵا بوو ئەوە 6 کەس کچێتر ئامۆزایانشم لەگەڵا بوو ئەمە ئەمە حوت بە خۆتەوە حەو کەس بەڵێ بەڵێ ئەمەە یەک سەمونیان شەو ڕۆژە یەک سەمونیانەدا پێمان ئەی خەڵک لە برسامر مناڵی لە برسامر ئەی چۆن ئەرە وەڵە ئەمەە مناڵ مرد خاستەن مناڵ هەز زۆر زۆری لێ مرد بەس ئەلحەمدولیلا وەڵاهی ئێمە مناڵمان نەمرد سوپاس بەخوای الحەمدولیلا ڕەمەزان باسی ڕەمەزانم بۆ کە ڕەمەزان لە کەیە هاو لەو کاتا هاویان لە دووبز هاو ڕەمەزان ئێمە لە دووبز بە ڕۆژ لە دووبز ئیتر تاکید نیم لە تۆبزاوە بوو لە دووبز بوو چووکە ئێمە حاڵەتەکانمان زۆرین بوو سەغڵەت بووین لەوێ هینمان اینجا لە تۆبزاوە ماینەوە زەلامێ زۆری زەلامەکانیان تۆزێ بە تەمەن و هین بوون کریانە ناو ئێمەوە زۆر ڕەزالت بوو دەکەدا ئەنیشتین ئێمە ئاوادا ئەنیشتین مناڵمان نەمان نەزانی یەکێ سەری ئاوا لە باوشمانوێکی ئاوا ئەمان جێمان نەبووە زۆر ڕەزالەتمان بوو ئیتر بۆ دوو لە ڕوو حازری دەست نوێش سەننمان هیچ نەبوو نەمانەتوانی هیچ بکەین لە دوو لە ڕووێەوە هەنازام چۆن بوو وڵا نازم چۆن باسی کەم ئەمە لە تۆبزاوە ئەمە لە تۆبزاوە 4 شەو 4 ڕۆژ ئەوە ڕەزالەت ئەو 4 ڕۆژ و 4 شەوە ئەلێ بڕواونەیەتەوە ئەو نە ئەزێتان پێشە بەخوا ئیتر پیاوێکی خەڵک دەیەکی خۆمان ماڵیان ئەلێوا بوو ئەو خانووە ئیستا شوێن خانۆکەی ئەوانە حاجی ساڵەحی ناو بوو ئەو هاتە ناومان باریانیانە کرد ئەو هاتە ناومان وتی ڕۆڵە چۆن و چاکچۆنی لەگەڵمانە کرد وەکو لە دەرەوە ئێمە چمانە دەرگاکە کچ گشتی بورایە دەستی کرە گریان و چیان کەوتە ئەو وتی مەگیرن ئێمە زۆر باشین ئەگەر ئێوە باش بن ئێمەش زۆر باشین ئێمە ئەو بارمانەکەن ئەمان بن نازانین بۆ کوێ ئەمان بن وڵا ئەویان بردە دیار سیارەکە ئێمە خۆمان ئاگامان لێ بوو لێیانەدا وە ڕەزالەت باریان کرد خۆشی نەخۆش بوو گوچ لێی تەواو نەبوو کریان ناو سیارەکە وانیان بار کرد و ڕۆین اینجارە کەوتنە هین ئێمەوە ناو نووسین بۆ ئێمە بارکەن هاتن یەکەیەکە نامانیان نووسی کچ ئازە بەجیا ئایلەداریش بەجیا کچە ئازەبەکانیان بەجیا بەڵێ پیر و پەککەوتەکانەوە باس ئەوەم نەکرد مناڵەکانیان لێمان جیاوە کرد شەوەکەی مناڵە گەورەکان من کچەکەمیان جیا کردەوە پیرێژنەکانیان جیا کردەوە پیرێژنەکانیان برد بۆ نوگرە سەلمان شەو کردیانیانە ژووریەکەوە ئەم مناڵە گەورانە ئەوەی تەمەنی 6 ساڵ و 4 ساڵ بوو کردیانێنە ناو پیرێژنەکانەوە ئەسکەرێکی کوردیان تیا بوو بە دزیەوە پیانی وتی دەمنیای بن گوێی مناڵەکانەوە تبووی ئێوە بگرێن مناڵێن چقەڵەکە هات گورگەکە هات فلانەکە هات ئێوەش بگرێن بڵێن دایکم بابارتان نەکەن ئێوەش لەگەڵم پیرێژنانە ئەبەن دوای بڕۆنەوە بۆ لای دایکتان وڵاوە شەوە هینیان کرد وجدانی جوڵاوە وڵایتر مناڵەکان شەو درەنگان ێست دەور سعات 1 و 2 شەو بارانی شەچی باران لافە و ناو ئەو هینەیە هەڵگردووە وەڵا مناڵمان بۆ هاتەوە بەیانی تر 4 شەو 4 ڕۆژەکەمان لەوێت تەواو کرد بەیانی بارمانیان کرد ئەی دووبز شوێنەکە تا فراوان و یان ئەویشان خراپ و وێران و دووبز شوێنەکەمان زۆر فەراح بوو بەس سەرەتا لە قاعەکە زۆر ڕەزالەتمان بوو ئیتر ئەو پەر ڕەزالەتمان بوو لە قاعەکە بەس لەوە دو دەرمانیان کرد ناو سیمبەنەکەەوە هاوین بوو ئیتر هاوین هاتەمەنە لە ناو سیمبەنەکە باش بووی هایکی ڕەمەزانیش بە ڕۆژوو بوو ماڕ وەڵامان ڕەمەزانش بە ڕۆژوو بووین
لەو بێ خواردن و بێ هەموو شتێ ئەی باسی خواردنەکەی دوای دوو بزم بۆ بکەوە ڕاوەڵی بۆنی نەوتی دیاتەوە بۆنی جاروا بوو برنجەکەیان هێنا تام کزیەدا جاروا بوو بۆ نەوتی لێ هات ئیتر نەمانەزانی وە چی دروستەکەن و چۆن ئەو گۆشت کەپسیان بۆمانە هاور ئەمەنە ئایلەیە پارچەی ئەمەنە گۆشت کەپسیانەکردە ناو شلێ باینجانیان ئەکرد بۆر بێزنەیە بردبی خۆی ئەوە پارچە گۆشتێکیان بۆ ئایلەیە ئەکردە ناوی بەخوا ئێمە هەن نەمانە خوارد من خۆم و مناڵم هیچ نەمانە خوارد بەس خەڵکی ترەی خوارد ئیتر مریشکەکەیان ئەکرد مەرەگەیان بۆمانە کرد جیقەکەی هەتیا بوو ئیتر ئەوە تعزیب نەفسیە عشەڕۆقی زۆر لەڕێەوە ئەرە وەڵڵا ئیتر ئێمە بەس سەمونە ڕەقەمانە کرد ناوەکەیمانە کردە نان و خۆمان دروستمانە کرد ئەوەمانە خوارد پێم وابێ زابتەکە بەرپرسەکە وتبووی من لەبەر ئەوەی تۆزێ باش بووم بۆ هەنێ ئایلەی کورد چەند ساڵە مناڵم نەبووە خی گەورە مناڵی پێداڵێ ئەوە بۆتە حکمت بۆ ئێوە وابزانڵ ئەوەنە بەڕەحم بوو ئێمە وتی کاریگەری ئەوم بینیوە تۆ مناڵم بەڵێ وتی بەڕێوە گەورە کوڕێکی پێم بەخشیوە کە هام چاومها لە ئەم ئایلە کووردە خۆی گەورە کوڕێکی پێم بەخشیوە ئەتو وازام دوایی تەلەڤیزیۆنیشی هێنا بوو تەلەڤیزیۆنی هێنا ئەوە لە کۆتاییەکان نبووە ئافۆکەی دایتر خەڵکەکەی بانگەکرد گەنجی تراوە تازە هەڵەچوێت وەرن سێ تەلەڤیزیۆن بکەن بە خۆتان خەفەت مەخۆن بەرە بن هەر تا شەشمانگەکە و تەواو کرد لە دوو بزبووی بەڵێ من ناڵێم سەغڵەت بووم و حامیلە بووم ئەگەڕیام وە دەور سیمەکە ئەگریام ئەسکەرێ بانگی کردم وتی توخوا دوعام لە خۆمە کرد پیا ڕاستی بڵێ زۆر دوعام لە خۆمە کرد من خوایە لێرە بارمان کرد نەجاتماندەن فڕمان دەنە شەتێکشەوە بەس لە ئەم ڕەزالەتە نەجاتمان بێ ئەسکەرەکەش پێمی وتی دادەگیان مەگریە وەڵڵاهی لێرە بارتان کەن لە ناو ئەچن دوعا بکەن لەم شوێنە بنیشەڵا ئێوە نەجاتانە بێ ئەی دایک و شر کە شیریانەدا شیریان پێما بوو بیان بە مناڵەکان وەڵڵا شیریت ئەی خۆ هیچ بیخوا شیری چی وەڵا مناڵمان گشتی لە برسیا خەرکی بەمرێ فێر خواردنیانمانە کرد من 4 مانگ بوویسە مناڵی ساڵیان لە 6 مانگ فێر خواردنیەکەن میوەی ئەدەنێ مناڵ ئێمە لە 4 مانگی فێر خواردنمان کرد لەبەرەوەی هیچ نەبوو یەگشتی بۆ لە برسیا مرد باسی ڕزگار بوونەکەم بۆ بکەیتر چۆن نەجاتان بوو ئەیتر لەوە دوکە ئافۆکەیدا ناڵێم ئافۆکەیدا بەچی هێنایەنە بردیان بۆکیوە بە سیارەی قەپات هێنامانیان بۆ چەمچەماڵ هاتینەبان مەقان ئەسکەرەکە دەرگای سیارەکەی داوەلاوتی جەماعەت بەلەوە بە عەرەبی قسەی لەگەڵمانە کرد وتی جەماعەت ئەم دەرگایە ئەەکەمە بزاکی ئەم منتیقە ئەناسی ئەمە منتیقەیە کە بزا ئەیناسنەوە ئێوە منش هەر لەوێ خۆم هەستم کردوتم پێی ئەچێ ئەم ناوە لای خۆمان بێ نەمانەزانی کوێ غێر ئێمە سیارەکە قەپات بوو لەمە دو کاتێک کردیەوە و تمۆڵا منەی ناسم هەنێ سیر ئەم لاولام کرد و هەنێ فکرم کردەوە خەریوی نەی ناسمەوە اینجا هەنێ سیر ئەم بەرەو ئەو بەرم کرد وتمەڵامە بان مەقانە تەواوی تر هیچ قسەی لەگەڵمانان نەکرد تی دە باشە دەرگاکەی داخستەوە اینجا کردی عەرەبی تر وە کوردی قسەی لەگەڵمانان نەکرات تا بردمانیان بۆ ئەربەت چیمانە ئەربەت لە ئەربەت تر ناونووسمانیان کرد و جەرد یعنی ئەحسای ئەوەی کە لە سجن بەربووینە بزات تەواوین چەندێ کوێتە سجنەوە چەندێ بەر بووە دوای بردیان بۆ قادر گەرم یان بۆ باینجان بۆ باینجان ئەومانیانە باینجان لێوتیان وڵا ئەرسان وەسەرە دابەشەکەن دوای هەموو عەزابە و ئەرسانەوە وەڵا لێ ئەرزیان دا پێمان ئایلەیەکی 200-300 مەتری ئەرزیان دا پێمان ئیسا جەناب و هاوسەرەکە و باڵێن لە دەستیا ئەنفال کرا وانە چی تریش چیتر یعنی کە سوکارەکە و چیتر ئەنفال کرا کە سوکارەکەم باوک مناڵەکانم و برایەکی بوو براکەی و ئیتر 16 بەس ئامۆزام ئەنفال کریا بەغەی لە خاڵۆ و پورزا و ناژم برام ئەلپان کریاوە برازام ئەلپان کریاوە
خۆیشم ئەلپان کریاوە ئامۆزام ئەلپان کریاوە ئەرەوەڵام خەڵکی کوێت لەکوێ خەڵکی سەنگاوین ڕەبات ڕەبات خەڵکی ڕەباتی چوینە خوارە بۆ دەور گەرمیان بۆ دەوگەر ئەلێت پێوە بین کەس و کارمان پێوە بوو ئێمە خۆمان دەرچوین کێ بوو هاوکاری ئەوەی کرد دەرچوونە الحەمدولیلا وەڵاهی برا خوشکەزایەکەم خستمانێ ناو گڵابەکەوە و وتی دەنگتان بەخوانێ بە هیچ منت مەپەوتێنە خۆشتان بەشکەم دەرتان کەم دەریان کردین بۆ سلێمانی ئێستا لە سلێمانی دانیشی ئەرە وەڵا داواکاریتان چی ئێوە کەسوکاری ئەنفال کراوە ئەتانێ حکوومەتیتان بۆ بکە هیچمان بۆکەن ئەخە نازەم چیمان بۆ بکەن ئەگە بۆ مامکەن قەیچێکە بەخوا برایەکم خێرە من خێری پێەکە کوڕەکەی گیریاوە یعنی کەسوکاری ئەنفال خەڵک خێری پێەکە ئەی کوڕە ئەرە وەڵاهی شتێبی ئەیدەنی جا ئەبوو ئاوا بەیان نەبوو ئیسا وەکو شابیان ژیان و نێڵن ئاوا محتاج بن وانە ئەجاکوە ئەوەش مەعاشەکەیە بە دوو مانگ جارێ بە مانگی جارێمان دەنێ ئەوەش مەعاشەکەیە ئەو گوندانەی کە ئەنفال کران ئاوەدان کرانەوە یان بەخوا لا ما 4 ماڵی هاتێ وەڵاهی وازانم سەد 2 ماڵی هاتیە 2 ماڵ یعنی هەر کەمە حساب کە ئاوەدان نەبووتەوە کوڕە هەر وێران بوو هەر وێرانی کرد هەموو دێکان بەس وەڵاهی وا بوو کەسوکاری بوو ئاوادانی کردو و ئێستا ئەو دێ ئێمە یەک ماڵێکی تایە یەک ماڵ ئەرە بەخوا وازانم یەک ماڵێ ئەو ڕۆژە سەرمان یەشەیە ئەو دێم نەدیە یەک ڕۆژێکی چووم یەک جاچوی بۆ سەردان ئەرە بەخوا یەک جارێ چووم ئەوش بۆ تەعزیە چوو ئەبوو حکوومەت کارێ بکایەوە و گوندانە ئاوەدان کەنەوە بەس ژیانی تیا نەماوە ناوەڵا کی ئاوەدانێکاتەوە هەمووی هەر لە شارەخانی خۆیەتی ئەیچی یعنی گوندەکان کە ئەنفال کران ئیسا چۆن کرا هیوا هەیە ئاوەدانی کردوتۆ تایەتی بەسەوەی ئەوە ئاوەدان نەبووەوە وەڵا یەک ماڵێکی هاتیە بوچەکانیشان دوا کەوتە هەروەکو لە ساڵی ڕابردووە وەڵا ئەوەش کە مالی تایە دوو برای ئەلپانە دوو برای ئەوە کە ئاوەدانی کردوتۆ دوو برای ئەلپانە ئەم جلە ڕەشانە و لە هەشتەوە لان بردووە نەبەخوە ئەوەتی دایدەم دوو لە گیان ئەمانم کە ماڵە برام ڕۆیشتووە برازام ڕۆیشتووە خۆیشکم ڕۆیشتووە ئامەزام ڕۆیشتووە بەچی هینەکۆ ڕۆژە هاتمەتە ناو سلێمانی جلی زەرد و سوورم نەکردێتە بەرم ئاوە هایە لە هیچ بۆنەیەکی شادی شاد ئارێ بەخوە بۆ شایی بۆ شین هەر ئاوەها کاکێ منگیان جەنابەت لەمەوەی ڕابردوودا چوویتەتە ئەوروپا بۆ مەسەلەی بەجینۆ ساید ناساندنی ڕۆسی ئەنفال یاخود بەناو ئەنفال ئەمەی باسێک لەو هەوڵەی جەنابتان بکەین و دواتیش باسێک لە کەم تەرخەمەکانی یاخود حقوقەکانی بەڵێ زۆر سوپاس بۆم دەرفەتە بەڕاستی هەوڵەکانی ئێمە ئەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵی 2006 لەگەڵ ڕخراوی وادی ئەڵمانی و بە و هاوکات لەگەڵ گۆڤاریان فالستان بە بەردەوامی کارمان لەسەر پرسەکە کردووە و ئەوەی کە هەستیشمان کرد کەلێنێکی گەورە هەیە لەوەی کە بەداخەوە و خەڵکانی کە دەچنە ئەوروپا و خەڵکانی کە خەڵکی جۆرێک لە جۆرەکان ئەم ئەزموندار نین هەمیش بەڵگەی پێویستیان لە بەردەستدانێ بۆیە ئێمە بە پاڵپشتی ڕێکخراوی وادی ئەڵمانی و ناوەندی لۆزا ڕۆکسەمبۆرگ داوەتنامەیەکمان پێگەیشت لە وڵاتی ئەڵمانیاوە تقریبا زیاتر لە 8 بۆ 10 ناوەندی ئەڵمانیامان بینی لە بواری جێنۆساید و یادەوەریەکان و ئەو بابەتانە بەڕاستی هەنگاوێکی زۆر باش بوو و کۆمەڵێک بەڵگەنامەی زۆر باشمان خستە ڕوو و تێگەیشتین لەوەی کە دوای چوون و گەڕانەوەمان تێگەیشتین لەوەی کە بەداخەوە لە هەرێمی کوردستان هەنگاوی زۆر سەرەتایی نراون بۆ ئەوەی کە ئەم بابەتە وەکو پێویست کاری بۆ بکرێەوە بە جینۆساید بناسێنرێ یەکێک لەو خەلەلانەش ئەوەیە ئەوەی کە تا ئێستا لە هەرێمی کوردستان کراون هەنگاوی سەرەتایین و کارەکان کاک وشیان ئەوەی کە گرینگە لێرە ئەوەیە ئێمە ئەم کارانی کە کردومانن لە چوارچێوەی
کوردستان و هەندێک لە دەوڵەتانی دراوسەی خۆمان کردومانن زۆر لۆکاڵین بۆیە لە یەکێک لە زانکۆکانی ئەڵمانیا کە چەند ڕۆژنامە نووسێکی دیاری ئەو وڵاتە لە دیدارەکەیا بوون گیان تا ئێستا ئێمە بەم شکڵە وردە بەم شێوازە پرۆسەیان فالمان نەناسیوە یەکێکیش لە خەلەلەکانمان ئەوەیە ئەم پرۆسەیەمان بە زمانی بیانی نەکردووە ئەوە یەکێکە لە گرفتە هەرە گەورەکان و هەنگاوی داهاتووی ئێمە لە ڕخرای وادی ئەڵمانی و ناوەندی بە هاوکاری ناوەندی ڕۆزا لوکسەمبۆرگ بۆ ساڵی ئایندە یا لە ناوڕاستی ئەم ساڵدا هەنگاوێکی ترێنین بەشێک لەو چیرۆکانی کە نووسیمانەتەوە وەرجێڕانی زمانی ئینگلیزی و ئەڵمانی بۆ بکەینەوە تا بتوانین زمانی زیاتریش بۆی کاری هاوبەش لەوێ ئەنجام بدەین. کاکیە من کەواتە جەنابتان لە گرفتەکان نەبوونی وەرگێڕانە ئەو دۆکمنت ئەسڵا دۆکۆمنتێکی باشی کوردی هەیە تا وەرگێڕانی بکیان ئەوش کەم کوڕی هەیە ئەمەوێ لێرە ئەوە بڵێم جێگەی دڵخۆشیە کە هەرێمی کوردستان بەراورد بە ئەڵمانیا زۆر لە پێشن لە ڕووی دەکۆمنتکردنەوە و هەروەها ئەڵمانیا دوای 200 ساڵ ئەنجا شوێن هەیە کردویانە بە مۆنۆمنت ئێمە 35-36 ساڵ بەسەر تاوانەکەی تێپەڕیەوە هێشتا بەشێک لەو خەڵکانەی کە لە تاوانەکەیە مەسە بۆ نمونە بوونەتە قوربانی یا بۆ نمونە چوونەتە نوورە سەلمان و هاتوونەتەوە لە ژیانان ئەوانە گەورەترین کەنز و بەڵگەنامن لەبەردەستی ئێمەیە بۆ ئەوەی بە خێرایی کاریان لەسەر بکەین و ئەشکرا کاری زۆر باشتر بکرێ ئێستاش درەنگ نییە ئەکرێ هەنگاوی زۆر باش بندرێ بەڵام لێرەوە بەداخەوە ئەڵێم حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێم بە وەزارەتی شەیدان و بە ئەو ناوەندانی کە دروستیش کراون بۆ ئەم بابەتە بەڕاستی کەم تەرخەمن و هەنگاوی جدیان نەناوە و ئەمەوێت ئاماژە بە شتێکی دریش بکەمەژەوەی لە هەرێمی کوردستان هەوڵە تاکەکەسیەکان زۆر باشتر چوونەتە پێش لە هەوڵە بە دامەزراوەیەکان بۆ نمونە گەنجێکی وەکو من سنوورەکەی خۆم تەواوی سنوورەکەی خۆم تەختیە کردووە ئێستا گەر بتەوێ پرسیاری مەسە بۆ نمونە هەر گوندێک لەو گوندانەی سنووری ئاغزلەرم لێ بکەیت بە بەڵگە بە ڕسم بە داتا ئەتوانم بە ئاسانی مەسە بۆ نمونە بەردەستی بخەم ئەمە ئەگەر مەسە بۆ من لە هەر ناوچەیەکی هەرێمی کوردستان چەند کەسێکی ئاوا کۆ بکرێتەوە ئەتوانێت ینی ئەو پرۆسەی کە ناو پرۆسەی ئەنفالە ئەکرێ بەڵگەنامەی زۆر گەورەتر کۆ بکرێتەوە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان قسەمان کردو بڕێ چاوکەوتنیە لەگەڵا بکەین دەڵێن حکوومەتی هەرێم ئەوەی لەسەری بۆ تا ڕابێک زۆر کردوێتی کەمتەکە میشە بۆ بەڵام زیاتر خەتاقی ئەستۆی حکوومەتی عراق خۆی کاک وشار ئێمە ئەگەر چەند ساڵێک بەر لە ئێستا حکوومەتی هەرێم خۆی هەموو شتێک بووە حکوومەتێک بۆ هاوشێوەی عراق نێتی ئەوەی هەبوو کە دەوڵەتێک ڕابگەێنێ یعنی ئەو خەتایە بەڕای من هیچ پەیوەندی بە عێراقەوە نێتەوە بەڵگەنامە کۆ بکەیتەوە بەڵگەنامە مەسە خەڵک مقابلە بکەیت و وەرجێڕانی سەر زمانی بکەیت و فیلمە ئەو مەسە بۆ نمونەیەکێکی وەکو من زیاتر لە بەشدار بووم و هاوکار بووم و ینی ستاف بووم لە دروستکردنی 5 فیلمی بەڵگەنامەی یەکێک لە فیلمەکان بە ناوی وێنە بیراوەکانی ئەنفال زیاتر لە دەوڵەتی جیهانی بینی و خەڵاتی گەورەی بەدەستێنەوە لەسەر ئاسی وڵاتانی ئەوروپا خەڵاتی بەدەستێن دەی ئەگەر حکوومەتی هەرێم گەنجێکی وەکو من هەوڵە تاکە کەسیەکانی ئەوەندە کاریگەر و باش بێ بۆ حکوومەتی هەرێم ناتوانێت مەسە بۆ نمونە چەند فیلمێکی بەڵگەنامەی لەسەر ئاستی باڵا دروست بکە و نیشانی ئەو نێردە دیبلۆماسیانی بدا کە دێنە هەرێمی کوردستان لەسەر پرسەکە و یەکێک تریش لەو خاڵانەی کە من ئەمەوێ بەڕاستی باسی کەم حکوومەتی هەرێم تای کەم تەرخەمە خەڵکانی پسپۆڕ و خەڵکانی شارەزا لە بوارەکە نانێرێتە دەرەوە منێکە لە بە هەوڵی تاکە کەسی ئەگەر بەدەستی حکوومەتی هەرێم وایە هەرگیز من نەمەتوانێت بچم سەردانی ئەڵمانیا بکەم بەڵام ئەمە ڕێکخراوێکی بیانی بە پێویستی زانیەوە بە یەکێک لە ڕۆژنامە نووسە بیانەکان سەردانی ماڵی منی کرد گوتی تۆ ئەگەر لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا بوویتایە وەگووا بوو ئەمە چاڵێکی ئاڵتونە بۆ وڵاتە دۆزیدێتەوە ئەم هەموو کەنزە لە بەردەستایە یعنی مەسە بۆ نمونە خەڵکێک هەبووە ویسۆتی بچێ بۆ کۆنگرەیەکی نێودەوڵەتی لەسەر پرسی ئەنفال و جینۆسایت هاتوو بە منی تۆتی شتێکم بەرێ لەگەڵ خۆمابی بم. کاک محموود جەنابەت ئەتەوێت سەرەتا لە بەرنامەکەدا پەیامێکتەوێ پێم خۆشە پێشەوەی بچمە ناو پرسیارەکان ئەو پەیامی خۆتان بگەێنن فەرموو. پێشەکی بەخێر بن ئەزێتان کێشا بۆ تەختەکردنی ئەم هەواڵانە دیارە
مانگی چوارە مانگی پڕ ئازار و مەینەتێ بۆ گەلی کورد بەو هۆیەوە کە لە مانگی چوار زۆربەی ئەنفال و ڕووداوە دڵتەزیێنەکان لە مانگی چوارە ڕوویداوە بۆیە هەر لێرەوە دڵتەنجی خۆم ڕاگەێنم پرسە و سەرخۆشی لە سەرجەم کە سوکاری ئەنفالکراوانی جینۆساید کراوانی گەلی کوورد دەکەم کە لە ساڕۆژێکی وەکۆ ئەمڕۆدا ئەو ئازارە بەرگەلەکەمان کەوتۆ. کاک محموو ئەمەوێ لە پرسیارێکی سەرەتایی و بیدائیەوە دەست پێ بکەم بۆ ئەوەی ئیسا دڵنیام جیلێکی نوێ سەریەم بەرنامە ئەکەن پێم خۆشە پێمان بڵێیت ژمارەی ئەنفالکراوان و لە هەمان کاتیشدا ئەو ڕووفاتانەی کە گەڕێنراونەتەوە چەندێکن و ئەوانەشی ئەلحەمدولیلا ڕزگار بوون کە ئێمە بەشێک لە ڕزگار بوانیشمان وەرگرتووە ئەوان چەندێکن کە بەشێکیان هەر نەچوونەتە ناو پرۆسەکەی پرۆسەکان توانیویان ڕابکەن هەندێکی دیکەیان دوای دەستگیرکردن ئازاد کراوە ئەوە بوو بە سێ پرسیار پێم خۆشە بە پرسیار بە پرسیار لە سەرابکەنەکەم باسی پرۆسەی ئەنفال دەکەین ئەنفال دیارە ئیشە بوو لەو پرۆسە بەدناوانەی کە بەسەر میلەتەکەمان داهات و خەڵکێکی زۆری تیاچۆ وەکو ئامار بەڕاستی ئەوە خۆتان نەزانن ئەو ئامارەی کە سەپاوە بۆ پرۆسەی ئەنفال 192000 ئەنفال کوردی بێتاوان زیندە بە چاڵ کران لە پێناوی تەنها کوردبوون و کوردبوون و دیفاعکردنیان لە چیانی میلەتەکەی خۆیانە ئەنفالکردنی بارزانەکان جگەر لەوان کەوانیش 5,000 هەشتهزاری شەکرێت 5,000 هەڵە بجەشمان هەیە و 5,000 ئەنفالی بارزانەکانمان هەیە ئەنفالە گشتێکەش خەمرێنراوە لەبەرەوە بەڕاستی ڕەنگە ئەو ئامارە کەم و زیادیشی تیاابێ بەو هۆیەوە کە چەندین شوێنێ وێران کراوە کەسێک یا دەرنەچۆ چەندین دێمان هەیە ڕووخا و خاپور کراوە چەندین خێزانی ئەنفالمان هەیە کەسی دەرنەچۆ بۆیە ئەو ئامارە تەسبیت کراوە ئەو کاتە و تەختەی بۆ کراوە 1920 ئەنفال ڕۆحی بێتاوانی گەلەکەمان زیندە بەچاڵ کراون لە پێناو حەق و مافی کوردایەتی کوردبوونی خۆیان ئەتوانین بڵێ ڕووفات چەندی ڕووفات گەڕێنراوەتەوە بێگومان ڕووفاتەکان ڕێژەیەکی دیاریکراو نییە تا ئێستا چونان ڕۆژانە حالە ئێستا لە بیابانەکان گۆڕی بە کۆمەڵە دۆزرێنەوانێک کە ئەوانە هێشتا نەخەم لە ناون چەند گۆڕی تایە بەڵام ئەوەی کە تا ئێستا هاتوو نەتەوانی نزیکی 2000 ڕووفات گەیشتۆتەوانێ بە کوردستان بەڵام ڕۆژانە و مانگانە و ساڵانە ئێمە لوجنەی وەزاریمان بۆ خەڵکە تێکۆشەرەکانی گەلەکەمان لە هەوڵی ئەوەدان کە گۆڕە بە کۆمەڵەکانە دۆزنەوەتە دۆزینەوە و گەڕان بە شوێنە بەردەوام دادگای تاوانەکانی عێراق بابەتەکەی با بڵێن قبول کردووەکو بابەتێکی جینۆساید و تاوانکاری بەڵام من ڕاستی حەز دەکەم لەسەر مەسەلەی عێراق فەرموو منش پرسیارەکەم خەمە بەرامبەر بە کەسی جینۆساید بابی وەسینەوە بە هەرێمشەوە هەرێم و عێراق ئەبێت چی بکەن خۆی سیرکە دادگای باڵای تاوانەکانی عێراق و بڕیاری داوەکە دان بە ناساندنی کەیسی جینۆساید کەیسی ئەنفال بە جینۆساید بکرێت بەڵام عێراق جێبەجێی نەکردەوە پەرلەمان وڵای اینجا خۆ ئێمە ئێمە ئەگەر ئەو بۆیانە هەموو جوابی ئەو بۆیانەمان دەستکەوێت میلەتی کورد 514 ساڵە پارچەوت لەت کراوە کە بە 16 دەوڵەت بەقەدەر کورد لە ڕووی ئامار و لە ڕووی خاک و نیشتیمانەوە نییە بەڵام 16 دەوڵەتیان پێکەناوە کورد بۆ دەوڵەت حکومەتی هەرێم حکومەتی هەرێمیش کە تەرخەبێکی نەبووە حکومەتی هەرێم ئەمیشە لە هەوڵا ناڵێن چنا هەر کەسێک کە لە دەسەڵاتە بێ ئیش بکە ئیشی ژەکا و ئیشی باشی ژەکا کەم تەرخەمی دەبێ ئیشی ژەکات و ئیشیشی لەدەست دەرێت سێکە بۆی ناکرێت حکومەتی هەرێم ئەوەی کە پێی کراوە من ناڵێم دیفاع لە حکومەتی هەرێم بکەم ئەوەی کە پێمان کراوە من بەو لەو ڕۆوە قسەکەم منەوە 28 ساڵە لێرم لە بەڕێوەبرایەتی شەیدانی سلێمانیم هەمیشە شەو ڕۆژمان خسۆتە سەر یەک بۆ خزمەتی کەسوکاری سەربەز شەیدان بەڵام لە ئاسی تموحی ئێمە و وەزارەتەکەمان حکومەتانێ حکومەتی هەرێمیش چەندین جار داوامان کردو لە دادگای باڵای تاوانەکانی عێراق لە پەرلەمانی عێراق هەموو هاوڕامان بوون بەڵام حکومەتی عێراق جێبەجێی نەکردو لە بەویش بە هۆکاری ئەوە کە حکومەتی عێراق ئەندام نییە لە دادگای تاوانەکانی دادگای دادگای باڵای تاوانەکانی جیهان ئەندام نێتە لەبەرەوە ئەویش کەمتر توانیوێتی هیچی لەسەر کاو بۆیە بە جینۆساید نەناسراوە
کاکبیل دیمەنێکمان بینی کە هەرچەندە بە شێوەیەکی دروستکراو بوو ژمارەی ڕۆفات بوو ئەمەی پرسیارەکەم لەوە بێت کە تا چەند توانراوە ڕۆفاتی ڕفاکراوە بگەڕێنرێنەوە بۆ زیێتی خۆیان بەڵێ دیارە ئێمە ئەو دیمەنەی کە دروستمان کردووە لە مۆزەخانەی مۆنومێنتی ئەنفال ئەوە گۆڕێکی هونەریە دەستکردە ئێمە بە حکمی ئەوەی ڕۆژانە ناوەندەکانی خوێندن وەزانکۆ پەیمانگاکان سەردانی عێراقن ئەمانەوێت لێوە پێی برین ئەوە وێنەی گۆڕی بە کۆمەڵە ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە لە بیابانە و کە ئەوەی کەوا فترێ پێش ئێستا گۆڕێکی بە کۆمەڵ هەڵدرایەوە پارساڵ گۆڕی بە کۆمەڵ هاتەوە و تا ئێستا چەند وەجبەیەکی گۆڕی بە کۆمەڵ هاتەوە ئەمانەیە لێەوە بیگەێنین کە گۆڕی بە کۆمەڵ بۆ شێوەیە و ببێ جیاوازی گەورە و بچوو ژن و مناڵ بۆ شێوەیە لە گۆڕە بە کۆمەڵەکانان ئامانجەکەمانەوەیە وەکو ئەوەی کە لە مۆنومێنتی ئەنفال تا ئێستا چەند ڕوفات هەیە چەند گۆڕ هەیە طبعا زۆرترین ئەو ڕوفاتانەی کە هێنراونەتەوە بۆ کوردستان لە مۆنومێنتی ئەنفالن کە ژمارەیان 110 ڕوفاتە بە سێ وەجبە هێنراونەتەوە کە وەجبەیەکیان 172 ژن و مناڵە ئەم 172 لە بیابانی تەلشەیخە لە پارێزگای سەماوە پارساڵ هێنرایەوە و وەجبەی تریان 106 مناڵە ئەم 106 مناڵە برسێتی توێنێتی ناو زیندانی دبس کە ژن و منداڵ لەو زیندانەیە بۆ ماوەی چەند مانگێک لەوێ هەڵدرابوونەوە لە برسێتی توێنێتی ناو زیندانەکە تووشی نەخۆشی بوون و گیانیان سپارد بوو یەکەم وەجبەی ڕوفات کە هێنرایەوە ئەو 106 مناڵە بوو دواتر 730 ڕوفات کە لێرەیە ئەو 730 ڕوفاتەی بیابانی مەهاری پارێزگای نەجەفە لەو 730 ڕوفاتە 500 تەمەنی 18 ساڵ بۆ 25 ساڵە کۆی گشتی تقریبا کۆی گشتی لێرە 1002 ڕوفاتە بە کۆی گشتی برین چەند ڕوفات هاتوێتەوە بەراورد بە گەورەی ئەو تاوانەی بەرامبەر بە کورت کراوە و بە 182,000 ژن و مناڵ کرا لە بیابان و خوار و عێراق زیندە بەچاڵ کراوە ئەتوانین برین لە 100یەکیشی ناهاتوێتەوە کە بەڕاستی ئەمە خەمێکی گەورەیە بەڵام ئەتوانم میستە بڵێم لە نزیکی 2000 نزیکی 2000 نابێکە هاتوێتەوە لە ئێستای گۆڕێکی بە کۆمەڵ لە هەڵدراوەتەوە لە توبعەدلی بەغایە لە وەرگرتنی نمونەی ئێسکان بۆ دواتر لە مەراسیما بهێنرێتەوە بۆ کوردستان و ئەو نمونەی ئێسکەش بۆ ئەوەیە کە دواتر فاسی DNA بۆ کەسوکارێک قوربانیان بکرێ بۆ ناسینەوەیانە. کاکبیل بابەتێکی دیکە هەیە جلوبەرگە یعنی من لام پرسیار بوو یان دانرا یان کە دانرا ژمارەیان زیاتر وایە ینی ژمارەی زۆر کەمە بینم 2 4 6 7 پارچە ئەبینم چۆن ژمارەکەی زیاتر نییە بەڕاستی خۆی دروستکردنی مۆزەخانە ئەبێت دیزایانی ئەو شوێنەی کە مۆزەخانەکەی تیادانی ئەبێت دیزاینەکەی تایبەتکەی بۆ مۆزەخانە بەداخەوە لە کوردستان ئەمانە بۆ مۆزەخانە ئەمانە قاعن ئەم قاعانە تۆ بیکەی بە مۆزەخانە ئەبێ چی لێ دەرێت بۆ بە مۆزەخانە نییە ئەمە هین نییە ئەمە ئەم مۆنومێنتە ناکرێت بە مۆزەخانەش ئیسفادی لێ بکرێت نەنا ئەمە مۆزەخانەیە بەس ئەبوو دیزایانی بیناکە کە دروست کرایە ئەم شوێنە تایبەت وایە بۆ مۆزەخانە ئەوایە لە ناو دیوارەکە وایە شوێنی ئینارەی جیا وایە پۆلیۆنی شتەکان بە مەراحلدا بنرایە بەکەم و کوڕی دروست کراوە وایە خەڵکی مختص لە بواری مۆزەخانەیە طبعا هەموو مۆزەخانەیەک ژەگە مۆزەخانەیە هەموو تاوانێ لەگە تاوانێ جیاوازی هەیە کەیسی ئەنفالش جیاوازیە ئەوە ئەو کەسەی کە دیزایانی ئەم شوێنەی کرد بۆ مۆزەخانە شارەزایەکی باشی لە کەیسی ئەنفال هەبوایە و شارەزایەکی باشی لە دروستکردنی ڕەنگە ئەمە بیناسازێک دروستی کرد بێ بەڵام ئەوە شارەزایەکی باشی وایە بەداخەوە ئەوە نەبوو بەڵام توانی وشمانە ئەمەی کە دروستمان کردووە و ئەو شاندانەی کە دێن گەورەی ئەو تاوانە تا حدێک لێرە بەرجەستە بکەین ئەو شتانە چین کە هاتن من زیاتر بەڵگەی چاوپێکەوتم لەگەڵ بەشێکی زۆری و خەڵکانە کردو کە لە نوگرە سەلمان هاتوونەتەوە بەشێکی زۆریان لە ژیانان نەماون من لە ساڵی 2006ەوە بە بەردەوامی کارم لەسەرەوە پرسە کردووە و بەڵگەنامەیەکی وێنەی زۆر باشم لە بەردەستایە کە ئەتوانم بڵێم 185 بۆ نەوەتی ئەو گوندانەی کە لە سنووری ناحیە ئاغجەلەر ئەنفالیان هەیە بەشێک لە وێنەکانیان لای منەوە خەڵک هەبووە دوای 35 ساڵ بە کوڕەکانی ئاشنابۆتەوە لە ڕێی ڕسمەوە چیرۆکێکی حەزەکەم بۆت باس بکەم ئەمە چیرۆکێکی زۆر تایبەتە پورە ئەفرۆز و مامالی هەبوون لە گوندی جەلەمۆر 5 کوڕیان ئەنفال بوو کاتێک کە ڕسمی هەر 5 کوڕەکەم بۆ بردنەوە ئاوار ڕسمەکانی تێکەڵە کرێک و ئەمە وەلیە ئەمە عمەرە ئەمە عالیە ینی ڕسمەکانی تێکەڵە کرد
ئەوەنە بەلایە خۆش بوو دەستی بە ڕسمەکانەوە دەگو شەڵا ئێستاوە هەمویان بەیەکەوە بەهات نایەتەوە یعنی کارمان کردووەوە لەسەر ئاستی زۆر باش وە لە داهاتوو چەند فیلمێکی بەڵگەنامەی ترمان بەدەستەوەیە و بە بەردەوامی شەبین و چاوەڕێی پاڵپشتی حکوومەتی ژنیم بەڕاستی من بگرە حکوومەت ئەتوانم بڵێم تا ڕادەیەک بێهیوام لە حکوومەتی هەرێم و بەڕاستیش ئەو وەزیرانەی کە لە ماوەی ڕابردوو لە ماوەی کارکردنی ئێمە وەکو هەم وەکو ستافی گۆڤاریان فالستان هەم وەکو تاک هیچ وەزیرێک تاسا دەستخۆشێکی وەزارەتم بۆ نهاتوە کە ئەو هەموو بەڵگەنامەیەم کۆ کردوێتەوە ئەو هەموو فیلمەم بەرهەمهێناوە سەردانم کردووە و هاتووم و چووم تاسا وەزیرێک لای لێ نەکردوینێتەوە و من خاوەنی حەو پێشانگای فۆتۆگرافیم لە بواری ئەنفالە و چەندین پێشنگای نێودەوڵەتی بەشداریم کردووە و پێچەندی پێشنگای هاوبەشم لە شاری سلێمانی لەسەر ئاستی پارێزگای سلێمانی بەشداریم پێکردووە ئەوانە هەموو کارن کەمە لە ماوەی ڕابردوو کردومانن و بەردەوامی شەبین و هەنگاوی زۆر باشیش لە پێشمانە دوای چوون بۆ ئەڵمانیا و گەڕانەوەم ستایلی شێواز و ستایلی کارکردنی خۆم گۆڕیوە و لە ڕابردوو هەندێک کارمان کردووە کە گرنگ بوون بەڵام لە ئێستا بە دواوە هەنگاوەکانە گۆڕین بە نێودەوڵەتیانەکەین و چیرۆکار لەسەر ئەو چیرۆکانەکەین کە وەرجێڕانی زمانەکانیان بۆ بکەین ئەمانە هەموو بە فیلمیش بە دڵنیاییەوە لەگەڵ چەندێکی جوانیش کراوە من ناڵێم ئیش نەکراوە وەکو فیلم و لەسەر ئاستی تاک هەندێک کاری زۆر باش کراوە و هەنگاوی زۆر باش هەیە بەڵام پێ ئەم هەنگاوانە پێویستیان بەوەیە موسسەیەکی گرنگی حکومی و ڕسمی کۆیان بکاتەوە و کاریگەرترە بێت لەوەی کە من گەنجێکم لە سنووری ئاغجلەر گەنجێک لە سنووری کەلاریەکێک لە بادینانێکێک لە بالیسانێکێک لە سێ و سێنان ئەمانە ئەم هەوڵانە ئەگەر جەماعی بن من ئەگەر بۆ نمونە تەنها من نەبوومایە لە ئەڵمانیا نوێنەری هەندێک لە ناوچەکانی ناوچەکی بێبارانکراوەکانی ترم لەگەڵا بووە ئەو کاتێمە بوون بە گروپێک و کاریگەریمان باشترە بوو جای لەوەی تۆ لەسەر هەوڵێکی تاکە کەسی هەندێک کار بکەیت ئەوەی کە من بینیم و ئەوەی کە من ئەو بەریەکەوتنەی لەگەڵ ئەو چەند ناوەندە لە ئەڵمانیا بینم بەڕاستی جێگەی دڵخۆشی بووە و جێگەی ئەوەیە کە ئومێدی لەسەر هەڵ بچندرێ و کاری باشی لەسەر بکرێت. کاک مەحموو ئەولەی کە لە قسەکان تێگەیشتم ئێستا لەگەڵ عێراق کەوتونەتە بنبەست گەیشتونەتە بنبەست نا هیچ شتێک سیرکە هەوڵدان ناوەستێ بێگومان بڵین ئەم شتەمان گەیشتە بنبەست و کۆتایی هات بنبەست نییە چون هەتا ئەم وەزارەتە بمێنێن بەڕێوەبەرایەتی گشتی شەیدان بمێنێ هەوڵی ئێمە ئەوەیە کە چی بکەین خزمەت بە کەسوکاری سەربەرزی شەیدان بکەین چی بکەین ئەم ڕووفاتانە بێنینەوە چی بکەین ئەم کەیسە بە جنۆساید بناسرێ بنبەست نییە چون تۆ ئێستا لای من مقابلت هەیە کۆتا مقابلت نییە هەولی شتێشکردی هەولی بەتانیارێشکردی ئێمەش هەمیشە لە هەولی ئەوە داین کە شتی زیاتر و زیاتر بۆ کەسوکاری سەربەرزی شەیدان بکەین. کاک مەحموو هەوڵاتێکی هەنگاری بۆ هەڵم نەکردبێ لە کاتی 1970 لە تەلەڤیزیۆنەکانەوە ئاگاداری ئەم دۆخە بووە ئەم ڕووداوانە کەم تا زۆر لە عێراق مەسەلەی کیمیاباران لە هەرێمی کوردستان و دواتر پرۆسەی ئەنفال وتوێتی لە ڕووی دەرونیەوە گرفتم بۆ دروست بووە داوای تەعویزی لە حکوومەتی عێراقی کردووە و سکاڵای کردووە سکاڵاکەشی بردوێتەوە یعنی ئەمە لە یەکێک لە یاسان ناسە دیارەکانی هەرێمی کوردستانەوە ئەم زانیاریە وەرگرتووە ئەڵێ کەچی ئێمە خۆمان خاوەن قەزیەکەی قەرەبوو نەکراوێتەوە و بە جینۆسایدیش نەسێنراوە و ئێمە خۆمان ناڵێم ئەرزم کردی دادگای باڵای تاوانەکانی عێراق کە دانی بە جینۆساید دانا و داوای قەرەبووشی کردوێتەوە بۆ خەڵکی زانیەکەوتانی کورد واتا بۆ ئەمانەی کە بوونە قوربانی لە پێناو خاکە نیشتیمانەکەی خۆیانە حکوومەتی عێراق ئەم قەرەبووی نەکردوێتەوە ئەبوای بیکردایە بۆ نەیکردوێتەوە ئەم جوابە بەڕاستی لای من نییە ئەوایە بکرێت تۆ چۆن جەنابەت بە منەڵی بۆ نەکرامیش ئەوێ بڵێم بۆ نەکراوە بێ بکرێت ئەمەتان لە چەند گون ڕاگوێزرا یاخود ئەنفالکران و چەند گون ئاوادان کرایەوە ئاوادانکردنەوە نازانم زیاتر لە 5,000 گون وێران کراوە خاپوری تەختی زەوی کرا بەڵام بۆ ئاوادانی لەبەرەوە ئێمە ئاوادانی ئیشی وەزارەتێکی ترە وەکو زانیاری کراوە بەشێکی زۆری ڕەنگە زیاتر لە 2,000 گوندیش ئاوادان کرابێتەوە کەم زۆر خەڵکی تایە بەڵام وەکو ئەو کاتەی پێشتر نییە کە گونتە بۆ سەد ماڵی تیا بوو گونت هەیە ئێستا
6 ماڵی تایە 5 ماڵی 10 ماڵی تایە 20 ماڵی تایە واتە خەڵکێکی کەم لە گوندەکان گوندنشینەکان ئەویش هۆکار هەیە بەڕاستی خەڵکی عفم کە خەڵکی ئەم وڵاتەیە من چاوی لە تاعین و لە دامەزراندن لە دام و دەستگا و چەکداری پێشمەرگایەتێ لەبەرەوە لە شار جێگەی خۆی ثابت کردو ناگەڕێتەوە بۆ گوندەکەی خۆی بەشێک لە وێرانبوونی گوندەکانیش ئەوەی بەڕاست ئەوەلیاتی کاری ئێوە لە ئێستادا چی؟ ئێمە هەمیشە ئەولیاتی ئێمە خزمەتکردنی کەسوکاری باشە سەربەرزی شەیدان بۆ پلانمان هەیە بۆ داهاتوو کە هەوڵ بدەین جینۆساید کەسی ئەنفال بە جینۆساید بناسرێنێ بۆ لەم حکوومەتی داهاتۆش بۆ جارێکی تر و بۆ جارێکی تریش داوا لە دادگای باڵای عراقەکەینەوە لە پەرلەمانی عراقەکەینەوە کە بە جینۆساید بناسرێ و هەوڵی خزمەتی زیاتر بە کەسوکاری سەربەرزی شەیدان دەین و هەوڵی ئەوە دەین هاوتای موچەی شەیدان هاوتای موچەی عراق بکرێ لەبەرەوە موچەی ئەوان باشترە ئیتر خزمەتیش هەرچی کە لە دەستمان بێ کاری لە پێشینەی ئێمە خزمەتکردنی ڕاستەقینەی کەسوکاری سەربەرزی شەیدان و ئەنفاکراوانە هەرچەند ئێمە هەرچێکمان کردبێ و هەرچێ بکرێ بەرامبەر بە دڵۆپێ خوێنی گەشی ئەوان نابێ نەبێتە منەت بەسەریانە ئێمە شەو ڕۆژ پیشیان بۆ بکەین بەرامبەر بە دڵۆپی خوێنی ڕۆڵەکانی ئەوان نابێت لەبەرەوە کەسوکاری سەربەرزی شەیدان ئازیزترین خەڵکیان بەخشیوە بەم نیشتیمانە ئەم ئازادی و پێکێنانی حکوومەت و پەرلەمان و هەچی ئەو چانانەی کە دەست کورد کەوتۆ بەرهەمی خوێنی شەیدەکانمان بیانیەکان تا چەندیان بە تایبەتی خۆتان زانن کە ئەم پرسە لە ناوەندە نێودەوڵەتێکان وەکو پێویست نەچۆتە پێشەوە ئێوە هاتوون سەردانیان ئێمە بۆ مۆنومنتی ئەنفال ئەتوانم بڵێم لە هەموو قاڕەکانی دنیاوە وەفدی بیانی هاتوون هەموو پەرلەمانی ئەوروپا هاتوون لە هەموو وڵاتانی ئەوروپاوە هاتوون کەسایەتی سیاسی و بارسی زۆر گەورەی وڵاتان لە ئەمریکا هاتوو و بەردەوامش دێن قۆنسۆڵ و سەفیرانەی کە لە عێراق و کوردستانن سەردانی مۆنومنتی ئەنفالیان کردووە و جگە لەوەی میوانی ترژ نووسەر و ڕۆژەوان و گەشتیارەکانی تر سەردانی بەڵام کە یان دوێنین ئەوان ئەم کەیسیان نەبیستوە ئەمە وایە ئیشی گەورەی لەسەر ئاستی نێودەوڵەتی وایە لۆبی بۆ دروستکردا وایە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم نوێنەرایەتی دەوڵەتی عێراق کە ئەم کەیسە لە پێڕابردووە حکوومەتی عێراقی کە بە سەرگەلی کوردایانە ئەوە لەو ڕێگایەوە ئەو نوێنەرایەتیانە کاریان بکردایە لەوێ نەکراوە ئێمە گەرمانێ لە ڕێی مۆنومنتێکەوە بتوانین بە دنیای بناسیرین بەتەنیا ڕەنگە ئەمە تاوانە نەتوانین چونکی ئەنفال تاوانێکە دەرحەق بە ملەتی کورد بە کۆی گشتی کراوە ڕەنگە جهتەکانی ترش ڕەنگە وەزارەتی ئەوقاف وەک وەزارەتی شەیدان معنی بێ بە ناساندنی ڕۆشنبیری ئێوە وەکو خۆتان چ پێشنیارێکتان کردو بۆ لایەنە پەیوەنددارەکان کە لەم ڕێگەی و ئێمە بەردەوام هەم سەردانیانمان کردووە هەم ئەوان سەردانیان کردووە بەڵام ئەم پەیامی خۆمانمان پێگەیانوە بەڵام وەکو پێویست کارەکان ناڕۆە پێشەوە بە کاتێکا کە مۆنومنتی ئەنفال کە دروست بووە لە کۆتایی ساڵی 2012 دروست بووە لە کۆتایی ساڵی 2012 ئیتر قەیرانی دارایی و شەڕی داعش و ئەوانەی کە هیچ بەڕاستی لە ئێستاە لە هەرێمی کوردستان زۆر قورسەڕوە ئەوایە ئەو وەزارەتانە یعنی پلانی تایبەتیان هەبواە بۆ ئەم کەیسە نەتەوەی نیشتیمانیانە هەم لە وەزارەتی ئەوقاف هەم لە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پەروەردە ینی ئەمە خەمێکی گشتی نیشتیمانی مێژوویی ملەتەکەمانە بەڵام ئێستا ئێمە وەکو مۆنومنتی ئەنفال و وەکو وەزارەتی کاروباری شەیدان و ئەنفال کراوان ئەم مۆنومنتە تەرخان کراوە تایبەت بە ناساندن و بە زیندوو هێشتنەوەی ئەم کەیسە لەسەر ئاستی ناوخۆ و دنیای دەرەوە ئێمە مۆنومنتی ئەنفالی سەر لە دوو ڕێکخراوی نێودەوڵەتی ئەندامەوە ساڵانە ئێمە بەشداری بەشێک لەو کۆڕ و کۆنفرانسە نێودەوڵەتیان ناکەین بەڵگە و دوکۆمنتە بینوە لە پەیجەکانی ئەوانە بابەت لەسەر کەیسی ئەنفالدا ئەگرێ بەڵام ئەمانە هەنگاوە ئەبێ هەنگاوەکان چرتر بکرێ هەنگاوەکان بەرەو پێشتر بڕە خەمەکە بکەین بە خەمێکی نیشتیمانی گەورە تا ئێستا ئێمە ئەم کەیسی ئەنفالمان نەکردووە بە قەزەیەکی نەتەوەی نیشتیمانی تا حدی برینی هەر پە چارپارچی کوردستانش 37 ساڵ بۆ 40 ساڵ ئەم و داوەڕوویا و بەڕاستی هەست ناقی درەنگ کەوتووی بەتاکید درەنگ کەوتووە بەتاکید ئەوایە ئەمەمان بکردایە و هەوڵش ئەدەین و بەردەوامشین لە هەوڵەکانمان و لەسەر پێشنیاروینەکانمان مەسە ئێمە بۆ بەیانی ئێمە لە مۆنومنتی ئەنفال سەرجە مامۆستایانی ئاینی سنووری چەمچەماڵ لێرە لە سمینارێکە لەسەر ئەو چیرۆک و ئەو حکایەتە تراژدیانە و ڕۆڵی مامۆستایانی ئاینی لە پەروەردەی تاک و پەروەردەی نیشتیمانی وشیاری مامۆستایانی ئاینی زۆر گرنگە بۆیە بەیانی بەڕێوەبەرایەتی ئەوقافی چەمچەماڵ لەگە مۆنومنتی ئەنفالە سەرجە مامۆستایان و وتاربێژانی چەمچەماڵ
لە مۆنومنتی ئەنفال لە سمینارێکە بەشدارە بن.